نێوگەڕک و بازار و شەقامەکانی چەمچەماڵ جۆرەها شوێنی فڕێدانی زبڵی هەڕەمەکی تێدا دروست بووە کە سیمایەکی ناشرین و بۆنێکی ناخۆشیان بە دەوروبەرەکەیان بەخشیوە. خەڵکیش ناکرێ ژینگەی خۆی خۆش نەوێت، تەندروستی خۆی خۆش نەوێ، شارەکەی خۆی خۆش نەوێ، وڵات و نیشتیمانەکەی خۆی خۆش نەوێ. بۆیە خەڵکیشە بێ هۆشیاری ڕۆشنبیری ژینگەی و تەندروستی هەبێ. لە حاڵەتی ئەوەی کە کۆمپانیامان ئەگرێ یان کەم ئەرک و مافەکانی بۆ دابین ناکرێ و ژینگە پاک ناکاتەوە بە پێویست ئەکرێ شوێنێکی دیاریکراو هەبێ کە پاشەڕۆکەی لێ فڕێ بدا و ئەکرێ ئێمەش دەنگی خۆمان بخێنە پاڵدەنگی ئەوان و ئەم دەنگە بگەین و ناڕەزایەتەکان بگەینە شوێنی خۆی. تەندروستی چەمچەماڵ هۆشداری دەدات کە ئەو زبڵ و خاشاکە کەڵەکە بووە هۆکاری جۆرەها نەخۆشیە لە ئێستا و داهاتووشدا. زیانی گەوری هەیە بۆ ژینگە و بۆ تەندروستی شارەکەمان، چونکە لە زستانە بەڕاستی کۆبنەوەی هەموو زبڵ و خاشاکە کە بەهۆی بارانەوە ئەبێتە هۆی پیسبوونی ژینگەی شارەکە و چونکە ئەو شوێنە بەڕاستی لە دەروی شار نییە، لە ناو لە زمانی شارەوانی چەمچەماڵایە و لە هاوینانش ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی داهان نەخۆشی لەوانە نەخۆشی مەلاریا و نەخۆشی هەموو نەخۆشی بەکتریاکان ئەگەری بڵاوبوونەوەی هەیە بەهۆی ئەو زبڵ و خاشاکە. لە کاتی ئامادەکردنی ئەم ڕاپۆرتە دەگەڕام بۆ شوێنێک کە شوێنی فڕێدانی هەڕەمەکی بێت. ئەم ناوچەیەم هەڵبژارد لەگەڵ گەشتنم بە ئێرە کارمەندێکی پاکردنەوەم بینی کە سەرقاڵی ئەرکەکەیەتی منەمەوێ بچمە لای بزانم ئەم فڕێدانە هەڕەمەکیە تا چەند کاری ئەم بەڕێزەی قورس کردو. وەڵێ سڵاو لە تۆژێ بەخێر بێنیاخوا وەڵای من ڕۆژانە ئەم ناوە پاکەکەینەوە کسەری کابرا پاشەڕۆی خانۆکەی تعمیرەکە پاشەڕۆکەی یعنی ئەلی لە فڕێدا بۆ ناڕووی لە شوێنی تایبەتی فڕێدیکە لە بینی تەکی و چەمچەماڵ ئەوە لە دوور نییە ئەو کاتەی ئەرکی ئێمەشاوە قورس ناوێ بەڕاستی یعنی لێرەیە فەرمو ئیساوەتە بۆنە پیسا مژینگەیان پیس کردووە هەر بۆ تەندروستی هاوڵاتیانیش خراپە. کۆمپانیای شکار ئەرکی پاکردنەوەی چەمچەماڵی لە ئەستۆدایە لە ئێستادا کێشەی دارایی بۆ دروست بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەردەوامە لە پاکردنەوەی زبڵ و خاشاک. کێشەی داراییمان هەیە ئەگەر بەرپرسان و حکومت وەلانین بەداخەوە دڵگرانین لە ناهۆشیاری هاوڵاتی. ئەم هاوڵاتی ئێمە ئیشوکارمان بۆ هەیە ئەو کێشە دارانی کە تووشی کۆمپانیا بووە ئیشوکارمان گۆڕاوە بۆ ڕۆژناڕۆژێ هەڵگرتنەوەی زبڵ و خاشاک بۆ بە ڕۆژناڕۆژێک هاوڵاتی سەبری ئەوەندەی نییە ڕۆژناڕۆژە چاوەڕێ ئەوە کا زبڵەکەی بێنێتە بەردەرگا زبڵەکەی کەمێکی چحاوەکەی کەمێک پڕ بوو دەڕوا فڕی دەدا. کەڵەکەبوونی زبڵ و خاشاک لە چەمچەماڵ تەنها یەک هۆکاری نییە لەلایەک هاوڵاتیان گوێ بەو شوێنانە نادەن کە تایبەت کراون بە شوێنی فڕێدانی زبڵ لەلایەکیش کۆمپانیای شکار بەهۆی کێشەی دارایەوە پاکردنەوەی کردووە بە ڕۆژناڕۆژێک لە کاتێکدا خاشاکی چەمچەماڵ بۆ هەر ڕۆژێک 85 تا 90 تۆن دەبێت. کارۆن محەممەد کورد ساد نیوس قەزای چەمچەماڵ.